ئاماژە بە شتێک دەکەم براکانم، ئەویش ئەوەیە خوای پەروەردگار دەفەرمێ والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. یەکێک لە صفاتی ئیمانداری ڕاستەقینە کە شوێنی فردەوس الأعلا دەبێ، ناوەڕاست و پلەی بەرزی بەهەشت دەبێت ڕۆژی قیامەت، یەکێک لە صفاتەکانیان ئەوەیە کە عەورەتی خۆیان دەپارێزن ئیلا بۆ حەڵاڵی خۆیان نەبێت، على أزواجهم ژنەکانیان. فمن ابتغى وراء ذلك هەر کەسێ غەیری ئەوە هەوڵی یعنی فەرجی بەکار بێنێت و والحاصل شەهوەتی بێنێتەوە، ئەوە فأولئك هم العادون، ئەوانە تەعەدایان کردووە لە حەڵاڵەوە بۆ حەرام، ئەوانە تەجاوزیان کردەوە لە حەڵاڵەوە بۆ حەرام، گوناهباریت. ئەی گەنج وریابە و لە خوا بترسە، خۆت مەحروم مەکە لە بەهشت. الاستمناء محرم، أم آية صريحة. فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. هر کەسێ ئەوە بکە ئەوە تەجاوزی کردووە، معتەدیە، سنووری شەرعی بەزاند، خۆی گوناهبار کرد، خۆت گوناهبار کرد، بەڵام غوسلت لەسەر واجبە.